ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین پرسی پێچێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان و ئارەزوو و خواستی بەشداری لایەنە سیاسیەکان بۆ لە بەشداریکردن لە حکوومەت و کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان تەورێم بەرنمەیە بە میوانداری زۆر بەڕێز سامان بابعەلی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. کاک سامان خۆشحاڵین. زۆر سپاس کاک سامان هەڵبژاردن ساڵی 2010 تەنی بوو، ناوەڕاستی ساڵ کۆتایی ساڵ و پرسی پێچێنانی کابینەی حکوومەت لە عێراق لە هەرێمی کوردستان ئەمانە تەوەرە گەرمەکانی گفتوگۆن بە تایبەتی لەو چەند ڕۆژەی ڕابردوو کە ئێمە بینیمان خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمان سوێندی یاساییان خوارد و لەم هەفتەیەوە چاوەڕوانەکرێت دوایەوەی کە پارتی کاندیدی خۆی بۆ سەرۆکی حکوومەت دیاریەکە وەکو براوەی یەکەمی هەڵبژاردنەکە ئیتر گەڕی چوونە لای ئەحزاب دەست پێ بکات و بۆی کە گفتوگۆ بکەن لەسەر پێچێنانی کابینەی نوێ حکوومەت هەرێمی کوردستان. شتێک کە سەرنجڕاکێشە لەوەی لەم یەک دوو هەفتەیە زۆر بەرجۆمانەکەوێت و قسەی لەسەرەکرێەوەیە کە نزیکەی زۆرینەی هەموو هێز و لایەنە سیاسیەکان ئەوانەی کە توانیانە بگەنە پەرلەمان خواستی بەشداریان هەیە لەم کابینەیە. بەڵام بەشێک لە ئیشکالەتەکان کە تەسەوڕەکەم خەڵکانی گوبڕێزشتان لە ڕابردووە قسەتان زۆر بۆ لەسەریەوەیە کە بەشێک لەو حیزبانەی کە ئێستا خواستیان هەیە بۆی دووبارە بچنەوە ناو حکوومەت ئەو هێزانە بوون کە پێشتر تاقیقی راونەتەوە و متمانیان لە دەست داوە کاتێک بەشدار بوون لە حکوومەت زۆر جار حکوومەت سەرۆکی حکوومەت نیگەران بوو لەوەی کە ئەم هێزانە چەندە لە حکوومەتن ئەوەش لە معارەزەن چەندە ینی کەم شانێنە بەربەر پرسیارەتی و لە بەرامبەرە ئەوان سەربارەوەی کە لە پۆستی هەستیاران سەرۆکی پەرلەمانیان لایە وەزارەتە باشەکانیان لایە لە جومگە جیاوازەکانی حکوومەتە مشارەکان هەیە بەڵام ئەوان هەر لە ئاسی پێویستە بەرپرسیارەتی دەرنابڕن. پێم خۆشە لەسەر ئەم چەمکی بەرپرسیارەتیە بۆچوونی بەڕێستان بزانم. زۆر سپاس بۆم دەرفەتە کاک سەربەست. بێگومان هەڵبژاردنەکانی سینۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن دیزاین و نەخشەی نوێی سیاسی هەرێمی کوردستانی گۆڕی. پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم بە جیاوازیەکی زۆر لەگەڵ ڕکەبەرەکانی توانی سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێ و زۆرترین ژمارەی کورسەکانی پەرلەمان کە 45 کورسیە بەدەست بێنێ. ئێمە بێگومان لە هەڵبژاردنەکانی ڕابردوو تا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دوو جۆر حکومڕانێتی هاوبەشمان ئەزمون کردووە. ئەوەی کە هەیە ئەوەی کە ئەزمون کراوە لە ڕاستیە ئەوەی کە ئەناسرا بە با بڵێن سیستەمی 50/50 زائیدەن حکومڕانێتی لەسەر بنەمای چەمکی فراحیزبی. لە ڕاستیە ئەوەی کە بینیمان لە ڕابردووە ئەو دوو تەجروبەیە بە شێوازێکی گشتی نەیتوانی سەرکەوتوو بێ. بەرهەمی فراحیزبیش لە ڕاستیە فەوزای سیاسی، فەوزای کۆمەڵایەتی، فەوزای ئابووری، فەوزای ئەمنی لێکەوتەوە. لەبەرەوە لێرەوە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان لە ڕاستیە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەیە. زۆر جار ئەو حیزبانەی کە لە ئۆپۆزیسیۆن بوون قسەیان لەسەرەوە کرد کە پێویستە خەڵکی کوردستان بە دەنگەکانیان نەخشەی سیاسی هەرێمی کوردستان بگۆڕن. ئەبێ ڕاستگۆ بن لەگەڵ تێز و بیرکردنەوەکانی ڕابردووی خۆیان. ئێستا هەلومەرجێکی نوێ هاتووەتە ئارە هێزێکی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستانە بە جیاوازیەکی زۆر لەگەڵ لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستان توانیوێتی زۆرترین ژمارەی کورسەکانی پەرلەمان بەدەست بێنێ. ئەگەر قەرارە هێزێکی سیاسی لەسەر بنەمای دیموکراسی مخاتبەی هاوڵاتیان و دەنگدەرانی خۆی بکە ئەوە دەنگداری ئەم جارەی سینۆ پێمانەڵێ کە پارتی دیموکراتی کوردستان هێزی یەکەمی سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستانە و پێویستە پشک و دەنگ و ڕەنگی خۆی و پارێزراو بێ. لەبەرەوە پێم وایە ئەرکی سەرەکی پارتی دیموکراتی کوردستانە بە ئەجندایەکی کراوە لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان لە ڕاستیە مەرجی یەکەمیەوە بێ ئەو حیزبانەی کە حکوومەتی کابینەی نوۆی لەگەڵا پێگەیەنێ لە ڕاستیە هاوڕێی نیوەڕێگا نەبن. هاوڕێی ڕۆژانی ئاشتی و هاوڕێ ڕۆژانی بوون و هاوڕێ ڕۆژانی با بڵێن دابشکردنی مافەکان نەبن. لە ڕاستیە لە ئەرکەکانیش لە ڕۆژە سەختەکانیشە پێویستە هاوبەش بن و شان بنە بەرپرسیارەتی و تا ئاخری مەتاف لە کابینەی نوێمی هەرێمی کوردستاندا بمێننەوە بە تایبەتی لەم قۆناغی ئێستا کە هەرێمی کوردستان جارێکی تر لە دوای ئەوەی کە ڕێفراندۆمان ئەنجامدا
ئێستا ئەمانەوێت بە بەهێزی دەرکەوینەوە لەسەر ساحەی سیاسی کوردستان و عێراق و ناوچەکە و حکوومەتی هەرێمی کوردستان پێگە نێودەوڵەتی و پێگە ئیقلیمەکەی خۆی بەدەست بهێنێتەوە. لەبەرەوە لێرەوە بەڕاستیەکەی پێویستمان بە حکوومەتێکە کە لەسەر بنەمای بەدەستێنانی کورسەکانی پەرلەمانی کوردستان بۆ هەر حیزبێک لە پشکی خۆی کە مافی خۆیانە هەموو حیزبێکی سیاسی کوردستان ئەوانەی کە براوەی هەڵبژاردنەکان مافی ئەویان هەیە کە داوا بکەن لە حکوومەت بن، بەڵام کە هاتنە ناو حکوومەت پێویستە لە ئاستی بەرپرسیارەتیا بن تا هاتنی خولی تازەی پەرلەمان پێویستە حکوومەت بەجێ نەهێڵن و ئەو حیزبانەشی کە لە ئۆپۆزیسیۆنا بن لە ڕاستیە پێویستە ئۆپۆزیسیۆنێکی تەندروست بن، پردی پەیوەندی نێوان خەڵک و حکوومەت بن، لە هەوڵی ئەوە بن کە لە ڕاستیە سازش لەسەر مەسەلە ئەمنی و ئەوەی پەیوەندی بە ئەمنی قەومی نەتەوایەتی و نیشتمانیەوە هەیە بە هیچ شێوەیەک سازشی لەسەر نەکەن و بۆ بەدەستهێنانی دەنگ و ڕەنگی زیاتر شەقام بە ئاراستەی خراپانە جوڵێنین لەبەرەوەی ئەبێ ئێمە بزانین بەڕاستیەکەی ئێمە لە بەردەم تەحەدیاتی گەورەیان و پێویستمان بەوە هەیە هەرێمەکەمان وەکو دیفاکتۆ کە لە ڕابردووە لە ڕاستیە لە بەردەم مەترسی گەورەیە بوو بپارێزین بەهێزتری بکەین و پەری پێ بدەین تا ئەو کاتێک کە دەرفەتێکی باشتر و زمینەیەکی باشتر ئەڕەخسێ کە هەنگاو بەرەو سەربەخۆی کوردستان بنین. دەستان خۆش بێ کاک سامان ئەوەی کە بەڕێز باس کرد کە بۆ نمونەیە چەند تەجروبەیەکمان هەیە لە ڕابردوو، تەجروبەی 50 تەجروبەی بەشداری پێکردنی ئۆپۆزیسیۆن، تەجروبەی بوونی بۆ لە ساڵی 2009 چەند هێزێک لە دەرەوەی حکوومەت و بوونی ئۆپۆزیسیۆنێکی تا ڕادێک بەهێز. یعنی هەرێمی کوردستان لە دوای 27 ساڵی ڕابردووە گە تەماشای بکەی ئێستا بۆ نمونە تۆ سەیری هەموو ڕووداوەکان بکەی یعنی چەند تەجروبەیەکی جیاوازی بینیوە و ئێستا لە هەر کاتێک ڕەنگە بەرچاو ڕۆشنتر بین لەوەی کە کامە هێزی بەرپرسیارەتیە و کامە هێزێکە ئەوەندەی گەما کات و ئەوەندەی حیزبایەتیەکە و ئەوەندەی بە شوێنی بەرژەوەندە شەخصەکانیوتی یعنی بۆ خەڵکیش تا ڕادێک زۆر ئاشکرایە ئەوەی کە جەنابەت باست کرد لە 30 ئەیلول کە پارتی زۆرین دەنگی ڕای خەڵکی کوردستانت بات بەشێکی گەورەی پەیوەندی بۆ هەیە کە بۆ نمونە خەڵک ناومێت بوو لە کۆمەڵی هێزی پۆپۆلیست کۆمەڵی هێز کە ئەوەندەی لە شوێنی بەرژەوەندی شەخصەکانی خۆیان بوون ئەوەندەی هێزێکی تێک دەربوون هێزی بنیادنان و دروستکردن نەبوون. پێم خۆش لەسەرەوە قسەیە بکەین کە هەر بەڕاست ینی پارتی جددی لەوەی کە مۆدێلی 50 تێپەڕێنێت و ئەوەی کە بۆ نمونە پارتی حسەی خۆی بەپێی ژمارە کورسیەکانی چەنەیەکێتی بەپێی حسەی خۆی و بەپێی ژمارە کورسیەکانی و هەر هێزێکی ترکێتە ناو حکوومەتەوانەیە ئەوانیش هەر بکو بپێی ئەو معادل بیرکاریە مامەڵای لەگەڵا بکرێت کە ئەم هێزە دەنگی چەنگە و چەند کورسی لە پەرلەمانە و توانای چەنە لە ساحەی سیاسی لە کوردستان و لە بەرکەوتنەکانیە. لە ڕاستیە پارتی لە هەموو تەجروبانەی ڕابردووە سازشی لەسەر دەنگی دەنگدەرانی خۆی کردووە بە سیستەمی 50/50 هەموو خەڵکی کوردستان ئەزانێ داتاکان مەوجودن کە پارتی لە هەڵبژاردنەکانی ساڵی 92 زۆری نەبوو با زۆرینەیەکی ڕاهەنەبێ بەڵام گرنگەوەیە بە پێی پێوەرە دیموکراسیەکان پارتی دەنگی زیاتری هێنا و لە هەڵبژاردنەکانی تریش لە هەڵبژاردنەکانی 2005 2009 2013 تا بە ئێستاگە پارتی هەمیشە حیزبی ژمارەیەک یەکی کوردستان بووە و هەموو کاتێک لە پێناوی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان لە پێناوی پاراستنی سەقامگیری هەرێمی کوردستان لە پێناوی پێشخستنی هەرێمەکەمان و دابینکردنی خۆشگوزەرانی و خۆشببختی بۆ خەڵکی کوردستان لە پێناوی پەرەپێدانی چەمکی دیموکراسیەت و عەدالەتی کۆمەڵایەتی پارتی هەمیشە لە ڕاستیە سازشی لەسەر دەنگەکانی خۆی کردووە بەڵام لەم قۆناغی ئێستا دوای ئەوەی پارتی وەکو حیزبێکی خاوەن ستاتیژی و ڕازگۆ لەگەڵ ئەجندا و بەرنامەی خۆیە لەگەڵ دەنگدەرەکانی خۆیە لەگەڵ ئەو ئامانجانەی کە لە پێناوی دامەزرا و هەوڵی بۆدا تا گەیشتن بە مەسەلەی ئەنجامدانی ڕێفراندۆم و هەنگاوان بۆ سەربەخۆی کە تاکە حیزبی سیاسی کوردستان بوو کە هاتە سەر قەزایی نیشتمانی و نەتەوەیی لە ڕاستیە پشتی لە بەرژەوەندەکانی خۆی کرد لە کاری کرد بە ئامانجی بەدەستهێنانی ئامانجە باڵاکە لەبەرەوە لێرەوە بەپێی پێوەرە دیموکراسیەکانیش لە ڕاستی ئەگەر قەرارە ئێمە بنیادی هەرێمی کوردستان لەسەر بنەمای دیموکراسیەت و لەسەر بنەمای کۆمەڵگەی مەدەنی و لەسەر بنەمای دەوڵەتی دامەزراوی موەسساتی و بە ئامانجی بەدیهێنانی دەوڵەت هەنگاو بنین لە ڕاستیە پێویستە مامەڵە لەگەڵ چەمکە دیموکراسیەکانە بکەین. پارتی دیموکراتی کوردستان مافی خۆیەتی پشکی زۆرترینی پشکەکانی حکومڕانێتی هەرێمی کوردستان بەدەست بهێنێ ئەوە دەنگدەرانی خەڵکی کوردستان ئەو متمانیان بە پارتی داوە پارتی خۆی
لە ڕاستیە ئەو دەسەڵات ئەو هەلومەرجی دەسەڵاتی بۆ خۆی نەڕەخساندووە. ئەگەر قەرارە ئێمە باوەڕمان بە ئەنجامەکانی پرۆسێکی هەڵبژاردن هەبێ ئەو خەڵکی کوردستان و متمانەی بە پارتی داوە. لەبەرەوە ئەم هێزە سیاسیانی تری کوردستانیش بەڕاستیەکەی ئەگەر ئامادەن لەگەڵ پارتیە حکوومەتێکی بەهێز بنیاد بنێن ئەبێدان بەو ڕاستیا بنێن کە بەپێی دەنگی بەدەست هاتووی خۆیان نەخێریان پێ بکرێ و نەخێریش قوبوڵ بکەن لە ڕاستیە وەنە بیر لەوەش بکەنەوانی مافی دەنگدەرانی لایەنێکی سیاسی وەکو پارتی ببن بەپێی ئیستحقاقاتی خۆیان کە بەدەستیان هێناوە بەپێی ئەو متمانەی کە خەڵکی کوردستان پێیداون مافی ئەویان هەیە کە داوای پشت لە حکومڕانێتی هەرێمی کوردستانە بکەن بەڵام بەو مانایە نییە لە ڕاستیە کە لەسەر حسابی دەنگدەرانی پارتی بێ و وەکو ئەزمونیش وەکو تەجروبەش بەڕاستی ئێمە لە ڕابردووە بینیمان هەموو شێوازەکانی تری حکومڕانێتی کە ئەزمومان کردووە فەشەلی هێناوە لەبەرەوە لێرەوە ئەبێ حیزبێک هەبێ کە زۆرینەی خەڵکی کوردستان دەنگی پیاوە مافی پیاوە خاوەنی ئەوە بێ کە قسەکەری یەکەم بێ و لەبەرەوەی لە ڕاستیە بتوانێت کە هەلومەرجی ئەوە بڕەخسێنێ ئەم دۆخەی ئێستا تێپەڕێنێ و خۆشگوزارانی و باری مەعیشی و ژیانی خەڵک چاک بکە و ئەم حیزبە بە هاوبەشی لەگەڵ و حیزبانی کە دێنە ناو حکومت نەک بەتەنها بە هاوبەشی بەڵام هاوبەشێکی ڕاستەقینە هاوبەشێکی ڕاستگۆ هاوبەشێک کە لەگەڵ یابن لە معاناتەکانە بکە لەگەڵ یابن لە خۆشی و ناخۆشیەکانە هاوبەشێک نەبن کە لە نیوەی ڕێگا بەجێ بهێڵن هاوبەشێک نەبن کە هەوڵی ڕووکاندنی حکوومەتەکەیان و لە هەوڵی لەباربردننی کۆی ئەزمونونەکە بن لەبەرەوە پارتی تەسەورەکەم بای ئەوە ئەزمموی وەرگرتە بێ کاکسامان لە کاتی هەڵبژاردنەکانە پارتی بە دروشمی بنیادنانی کوردستانێکی بەهێست بەشداری کرد لەم پرۆسی بانگە هەڵبژاردنە ئێستا لە بەردەم کابینەکەین کە ڕەنگە کابینەکە شەر دروشمەکەی بێتەوە بە دروشمی بنیادنانی کوردستانێکی بەهێست و پارتی بەو دەنگە زۆرەی ناوێتی و بۆ ژمارە زۆرەی کورسی کە هەیەی کە نزیک بە نیوی کورسەکانی لەگەڵا ینی هەستەکەی کاتیەوە هاتبێ کە کۆمپارتی کۆمەڵی پرۆژەی هەبوو بەشی لەم هێزانەی کە ئێستا جۆرێک لە شکستیان خواردویان نایانتوانی سەرکەون هەڵبژاردنەکانە بەڕاستی وەختی خۆی ببوون بە لەمپەر لە بەردەم پرۆژەکانی پارتیە یەکێک لەو پرۆژانە پرۆژەی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان و ئەوەی کە هەرێمی کوردستان بکرێ بە خاوەنی دەستورێکی یاسایی و تەواوی خەڵکی کوردستان هەرێمی کوردستان مؤسساتی دەوڵەت تەواوی تاکەکانی کۆمەلگا لە ژێرم چتریم دەستورەیە بە مافەکانیان شاد بن هەستەکەی سەکاتی و هاتبێ کە یەکێک لەو پرۆژانەی پارتی پرۆژەی دەستور نووسینەوەی دووبارەی دەستور و ئەوەی کە ڕێکارە یاسایەکانی بچێتەوە پەرلەمان و جارێک و جارێک بکردو بەردەمی خەڵک کاتیەوە هاتووە کە پارتی لە ڕێگەی ئەم فەزا تازەیەوە لە ڕێگەی ئەم نەخشە تازەی کە پەرلەمانی کوردستان ئێستا بەخۆیەوە بینیوە پارتی پرۆژەکانی خۆی زیندوو بکاتەوە گومانی تیانی ئەوەی مای خۆشحاڵیە ئێمە وەکو تەجروبەکانی ڕابردووش لە ڕاستیە کە لاپەڕەکانی مێژوو هەڵەدەیتەوە لە 1946 تا بە ئێستاگە لە بەدرێژایی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد تا ڕاپەڕین و پرۆسی حکومڕانێتی هەرێمی کوردستان و ئەزمموی حکومڕانێتی هەرێمی کوردستان لە هەر شوێنێک پارتی بەهێز بوو بێ هەرێمی کوردستان بەهێز بووە هەر بۆیە پارتی لە دوامین هەڵبژاردننی سینۆ هەڵگری چەمکی بنیادنانی کوردستانێکی بەهێزە بە دڵنیاییەوە پارتی دیموکراتی کوردستان بەو کاندیدانەی کە لە هەڵبژاردنەکانی گەمەی دیموکراسی هەرێمی کوردستانی پێبردەوە ئێمە دڵنیاین بە ئەنجندایەکی زۆر فراوان و قوڵی نیشتمانی و نەتەوەی بۆ بەهێزکردنی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی کەرتوری و ڕۆشنبیری لە هەموو لایەنەکانی تری ژیان بە دڵنیایی و پارتی دیموکراتی کوردستان بەو ئاقارەتە هەنگاوانێ گەڕانەوەی متمانە ئەولەویەت و یەکەمین کاری پارتی دیموکراتی کوردستانە لە نێوان ئەو دەنگە ناڕازیانەی کە دەنگیان نەداوە کە نەهاتونوتە سەرسنگەکانی دەنگدان یەکەم کاری پارتی دیموکراتی کوردستان بەدەستهێنانەوەی ئەو دەنگە تۆراوانەیە کە بایکۆتی پرۆسی هەڵبژاردننی هەرێمی کوردستانیان کردووە بایکۆتی پارتی کار لەسەر ئەوەکە کە ئەو متمانەیە بگەڕێنێتەوە لە نێوان خەڵک و دەسەڵات و پارتی دیموکراتی کوردستان هەوڵەدات پەرە بە چەمکە دیموکراسیەکان بداوە ژینگەی دیموکراسی و ژینگەی پلۆرالیزم و ژینگەی پێکەوە ژیان هەموو ئەو چەمکانە ئیشی لەسەرەکە بە ئاقاری بەهێزکردنی هەرێمی کوردستان بە بەرنامەیەکی پتە و بە دڵنیایی لە هەموو لایەنەکان کە پەیوەست بێ بە ژیانی خەڵک بە تێپەڕاندنی ئەم قەیرانانەی کە هەیە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان یەکەمین جار لەسەر ئاستی نێوماڵی خۆمان دواتر لە ئاستی چاکردنەوەی پەیوەندی و علاقەکان بردووە ئێستا لە هەرچەند ئێستا لە قۆناغێکی باشی بڕیەوە بە تایبەتی دوای هەوڵەکانی ڕێزار نێشیروان بارزانی بەڵام بە دڵنیایی هەوڵەکانی زیاتر چڕ ئەکرێتەوە و ئێمە
لە ڕاستیە سەرەداوی باشتربوونی ئەو علاقات و پەیوەندیانە ئەبینین و پێگەی پارتی دیموکراتی کوردستان لە ناو معادلاتەکانە چەند گرنگە و هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بێ بە دڵنیایی کوردستان بەهێز ئەبێەوە بە دەر ئەبێ لە مەترسیەکان و بە دڵنیایی پارتی ئیش لەسەرەوەکە کە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە موسساتی بکە و ئیش لەسەرەوەکە کە دەستورێک بنووسرێتەوە بۆ هەرێمی کوردستان و هەموو ئەو یاسا چەق بەستوانەی کە لە پەرلەمانی کوردستانە هەبوون و بە تایبەتی ئەوەی پەیوەستە بە ژیانی خەڵکو و بە مەسەلەی خانەنشینی و کە ئێستا مقۆمقۆیەکی زۆر لەسرە بە مەسەلەی نەهێشتنی پاشەکەوتی موچە بە دەستپێکردنەوەی بنیادنانەوە و بژاندنەوەی هەرێمی کوردستان لە هەموو کەرتە جۆرا و جۆرەکانی پەیوەست بە ژیانی خەڵک بێگومان پارتی دیموکراتی کوردستان بە تموحی ئەوە چۆتە دەسەڵات بە ئامانجی ئەوە چۆتە دەسەڵات کە دوچار ئیش لەسەر ئەو بەرنامەوە ئەجەندایەنێت. دەستان خۆش بە کاک سامان باسی گەڕانەوەی متمانەت کرد یان بژانەوەی متمانە لە نێوان حکوومەت و خەڵکە بە تایبەت لەو دەنگە ناڕازیانی کە جەنابەت دواست کرد. دوێنێ یەکێک لە ئەندامانی دادگای سلێمانی دەستی لە کارکێشایەوە بنای ئەوەی کە دەستوەردانی حیزبی لە دادگای سلێمانی زۆرە و نایهڵن کارەکانیان باشی بکەن و یەک بەشێک لە هاوڵاتیانیش ینی خواستی ئەویان هەیە کە ئەم پرسی دوو ئیدارەیە کۆتایی پێبهێنرێ ینی ئەگەر تۆ سێرێکی سنووری فەزای سلێمانی بکەی سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕاپەڕین ئەبینیت فەزایەکی حیزبی و بەرگایبوونی هەموو شتەکان بە حیزبایەتی تا ئاستەوەی کە ئەندامێکی باڵای دادگا دەست لە کارە کێشێتەوە لەبەر تەدەخولی زۆری حیزب لە کاروبارەکانیان. بەزایی دیەوە ئێمە لە چەند ساڵی ڕابردوو بەردەوام گوێبیستیەوە بین کە خەڵک نیگەران لەوەی کە دڵڕاوکەیەک یان دوودڵیەک هەمیشە هەیە لە بەرامبەر پرسی دوو ئیدارەی لە نێوان هەولێر و سلێمانیا. هەستەکەی کاتیەوە هاتبێ کە پارتی بە تایبەت بەو هێز و گوڕ و تین و ئەو هەڵبژاردنە تازەیە بەو کارتە بەهێزەی کە پێیەتی کە کارتی دەنگی خەڵکە کارتی دەنگی جەماوەرە کاتی تێپەڕاندن یان کاڵکردنەوەی هێڵەکانی دوو ئیدارەی هاتبێ بۆی کە خەڵک هەست بە متمانەیەکی زیاتر بکات و ئەو ئیرادە گشتیە زیندوتر و پتەوتر بێ. بەداخەوە واقعێکی تاڵ هەیە لە هەرێمی کوردستان هەمومان نەیبینین تا ئەم لەحزەیە ئەگەر بەپی منطقی دەنگ بێ لە ڕاستیە نابێ ئەوە بمێنێ نابێ ئەو بارودۆخە کە وەکو دیفاکتۆ ئەوەی کە ئێستا هەیە لە ڕاستیە نابێ بمێنێ چکە منطقی دەنگ داخوازی خەڵکو و مەسەلە دیموکراسیەکان پێمانەڵێ کە نابێ بمێنێ لەبەرەوە لە ڕاستیە بۆ ئەوەی هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان لە کفریەوە تا ئەگاتە زاخۆ هەست بەوە بکە کە هاوڵاتی هەرێمی کوردستانە یەک جۆر یاسا تەعاملی لەگەڵاکرێ و یەک هەمویان بەبێ جیاوازی ناوچەگەرێتی بەرامبەر بە یاسا هەمومان یەکسان بین و هەمومان هەست بکەین کە یەک حکوومەتمان هەیە یەک دەسەڵاتی دادوەریمان هەیە یەک پەرلەمانمان هەیە با بڵێن یەک وەکو دەوڵەتێکی موسساتی دەربکەوین هەرێمێکی یەکگرتوو بەهێز دەربکەوین لەبەرەوە لە ڕاستیە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە باشترین میکانیزم ئەوەیە لایەنە سیاسیەکانی کوردستان بەپی دەنگەکانیان من بن بۆ خواستی خەڵک ئەم حیزبە سیاسیانە کە لە بەرنامە و ئەجندای هەر یەکێکیانە لە ڕاستیە چەمکی زۆر جوانی دیموکراسی و چەمکی زۆر جوانی مافی خەڵکو و چەمکی زۆر جوانی پابندبوون بە دەستا و دەستکردنی دەسەڵاتی تایە بەپی ئەم منطقەکە هەیە واقع چەسپاوەکە مۆزوعێکی ترە بەڵام بەپی منطقی دەنگ مەسەلەیەکی ترە لەبەرەوە ئەگەر بمانەوێ ئەو واقعە تێبپەڕێ و ئەو هێڵەی کە تا ئەم لەحزەیە پێوترێ با بڵێن ناوچەی زەرد و ناوچەی ئێرە هەندێک جار سەوزەکاتەوە هەندێک جار خۆمەڵە مێشی و هەندێک جار نیلی ئەوە تێپەڕێ بەڕاستیەکەی نەمێنێ و هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی بەڕاستیەکەی ئەبێ هەنگاو بندرێ بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئیدی هێز لە لای حیزبی سیاسی نەبێ لە ڕاستیە حیزب لای دەوڵەت بێ حیزب لای ببەخشە هێزی چەکدار لای حیزب نەبێ لای دەوڵەت بێ لای حکومەت بێ یەک ئاسایشی ناوخۆیمان هەبێ یەک وەزارەتی ناوخۆمان هەبێ یەک دام و دەستگای ئاژانس و پاراستن و زانیاریمان هەبێ لەسەرەوە بۆ خوارەوە لە ڕاستیە لەبەرەوە ئەبێ ئەگەر بمانەوێ ئەو بارودۆخەی ئێستا تێ بپەڕێنین و هاوڵاتیانی کوردستان متمانەی بۆ بگەڕێتەوە ئەبێ لە ڕاستیە ئەو دۆخە بە جورئەتەوە تێ بپەڕێنین و هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان وەکو حیزبی سیاسی قانونی مافی خۆیانە کە کاری سیاسی خۆیان بکەن بەڵام لە ڕاستیە
تا ئەو کاتەی حیزبی سیاسی لەم وڵاتەی ئێمە خاوەنی هێزی چەکدار بێ بەداخەوە ئێمە نابینە خاوەنی ئەو تموحی کە ئەمانەوێ بنیادنانی دەوڵەتی مؤسساتی. کاک سامان تەسەوڕەکەم ینی شتێکەیە کە بە تایبەتی لە 4 ساڵی ڕابردوو خەڵک جۆرێک لە نیگەرانی و جۆرێک لە ماندوێتی هەیە بە تایبەتی لەسەر پرسیابووری ئەوەی کە بژێوی ژیانی خەڵک باش نییە هەرچەندە سەرباریەوەی کە وەزارەتی دارایی لای بزنەوەی گۆڕان بوو ئەوان بەڵام مامەڵێکی بەڕاستی حیزبیانیان بە پۆستەکەەوە کرد یعنی هەستەکەی لە دوای ئەو 4-5 ساڵە لەو تەزیخیە لەو بارگرانی سەرشانی خەڵک ئێستا کاتیەوە هاتووە کە خەڵک پشوویەک بادوە ژیانی خەڵک بەرەو باشتر بچێ ئەگەر تەماشا بکەین لەو 5-6 مانگی ڕابردوو کە بەشێک لە حیزبەکان لە حکوومەت کشابوونەوە حکوومەت تۆزێ گرج و گۆڵتر بوو و باشتر بە کارەکانی ڕاگەیشت حتاوەی کە بۆ نمونە دەستکاری پاشخۆتی موچەکرا لەو ماوەی ڕابردوو بە 100 ملیۆن دلار هاوکاری کۆمپانیا و کەرتی تایبەت کرا بۆی کە دووبارە دەستکەنەوە بە کارەکانیان تەسەورەکرێت لە مانگەکانی داهاتوایان لە دوای پێچیدانی حکوومەتی نوێ حکوومەت هێرێم دووبارە بیر لەوە بکاتەوە کە چۆن ژێرخانی ئابووری بژێنێتەوە و کۆمپانیاکان و کەرتی تایبەت جارێکی تر ئەو حزورە باشەی کە لە ساڵانی 2011 و 2013 هیان بوو جارێکتر ئەو چالاکیان بۆ بگەڕێتەوە ینی هەز ناکەی کاتی هات بێت کە خەڵک پشوویەک وەرگێت و بەشێ لەم هێز وولایەنە سیاسیانەش واز لەو وتارە پۆپۆلیستیان بهێنن و مەکینەکانی ڕاگەیاندن تا ڕادێک هەوانکەنەوانەیە بۆی کە خەڵک لەگەڵ پێچینانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستانە هەز بە ئارامیە بکە هەز بکە بۆی کە دۆخەکە بەرەو باشتر دەچێ. بە دڵنیایی کاک سەربەست بەداخەوە ئەو ئەحزابانەی بە تایبەتی ئۆپۆزیسیۆن لە ڕابردوو لە ڕاستیە دەنگدەرانی خۆیان و خەڵکی کوردستانیان زۆر ماندوو کرد. خەڵکی کوردستانیان بەگشتی یعنی دەنگدەرانی خۆشیان و بەشێکی زۆری لە ئاستەفراوانەکە لە ڕاستیە کە هەرێمی کوردستانی ئێمە ئەزانین ڕوبەڕی کۆمەڵی تەحەدیاتی گەورە بوو هەر لە شەڕی داعش تا ئەگاتە ئابلوقەی بەداخەوە ئابلوقەی ئابووری حکوومەتی عێراقی لەسەر هەرێمی کوردستان بەبڕینی موچە و قوت و بودجەی خەڵکی کوردستان قۆناغێکی سەخت و دژوارمان لە ڕاستیە تێپەڕان و ئەم حیزبانە تەنها بۆ گەیشتن بە مەرامی سیاسی خۆیان و دەسەڵات ئەوەی کە پەیوەندی بە نەهێشتنی متمانەوە بوو لای خەڵک لە ڕاستی هەموو هەوڵێکیانە فعلا لە قۆناغێکە هەرچەند بەسەر خۆشیانە قەڵب بووە بەڵام ئامانجی خۆیان پێکا لە قۆناغێکدا خەڵکیان لە ڕاستیە ڕاستە خەڵک ماندووە ڕاستە خەڵک بەڵام ئەگەر شەڕی نەفسی ئەمان و شەڕی علامی ئەمان نەبووایە لە ڕاستیە خەڵکی کوردستان زۆر لەوە زیاتر بەرگەیەگرت ڕاستە گەندەڵی هەبووە ڕاستە لە هەموو ئاستەکانە بە حقیقت سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و خودی جەنابی سەرۆک هەرگیز ئەومان نەشاردۆتەوە لە مەجالێکی زۆر فراوانە گەندەڵی هەبووە نەزیفی بە فیڕۆچوونی دارایی و داهاتی وڵاتە هەبووە بەڵام لە ڕاستیە هەنگاوی زۆر زۆر باشیش نراوە بە ئاراستەی چاکسازی بە ئاراستەی نهێشتنی گەندەڵی لە هەموو مەجالەکان بەکەمکردنەوەی و مؤسساتە و دامەزراوانی کە پێویست نین و لە هەموو ئاستەکان ئیشی زۆر زۆر باش کراوە دەرەنجامەکانی بە دڵنیایی دەرەنجامەکانی من تەسەورەکەم هەر لە ساڵی ئایندە دەربکەوێت و وەکوەی کە جەنابەت باست کرد خەڵکی هەرێمی کوردستان هەستی پێ بکاوە لە ڕووی دەرونیەک پشوویەک باوە هەست بکا کە متمانەیە گەڕاوەتەوە لە نێوان دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان و خواستەکانی خەڵک بەڵام ئەوەش بە ڕاستیەکەی پێویستی بە هەماهەنگی هەیە پێویستی بەوە هەیە کە ئیعلام بە تایبەتی ئیعلامی ئەو لایەنانەی کە خۆیان بە نەیاری حکوومەتی هەرێمی کوردستان و لە ڕاستی ئەوە ئەکەوتەوە کردار و ڕەفتارەکانیان بەحساب نەیاری پارتی دیموکراتی کوردستان بوون بەڵام بە عەمەلی بەکردنی کاتێکە هاتە سەر مەسەلەی ئیعلام هەنگاوە عەمەلیەکانیان ئەچووە خزمەتی بەداخەوە ئەچووە خزمەتی با بڵێن دوژمنانی کورد ئەوانەی کە پێڵێن ئێمە ئەگەر بەو یان ڕکەبەرە سەرسەختەکانی کورد و دوجار بە زیانی خەڵک شکایەوە و بینیمان لە ڕاستیە خۆشیان باجەکەیانە بینیمان ئەم هێزانە لە چ پاشەکشەیەکی گەوران بینیمان کە بارتاقەی زیاتری دابەزاندنی نیوەی دەنگەکانیان لە دەستدا لە ساحەی سیاسی کوردستان و ئەو هێزەی کە ئەوان هەموو ڕۆژە لە ئیعلام و لە تەلەڤیزیۆنەکان و لە ناو خەڵکەوە بە
هێزێکی دیکتاتۆری وێنایە نەکرد بەوەی کە مۆنۆپۆلی هەموو شتێکی وڵاتی کردووە بینیمان جارێکی تر خەڵکی کوردستان متمانەی پێایەوە لەبەرەوە ئەم هێزانە ئەبێ هەڵوەستەیەک بکەن ئیدی لە ڕاستیە ئەوەی کە لە ڕابردووە ئەزمونیان کردووە شکستیان هێنا لەبەرەوە نەیانتوانی قەناعەت بە خەڵکی کوردستان بکەن کە متمانە بە هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان نەداتەوە کە ڕازگۆترین حیزبی سیاسی هەرێمی کوردستان بوو لەگەڵ ئەجندا و بەرنامە و استراتیژی ئیشکردنی خۆیان لەبەرەوە ئەبێ لە ڕاستیە ئەم هێزانە شێوازی تری ئیشکردن بدۆزنەوە ئیتر لەوە زیاتر خەڵکمان دوو نەکەن ئەگەریانەوێ شێوازی تر زۆرە بۆی بەڕاستیەکەی دەنگ بەدەست بێنن مەرج نییە حیزبی سیاسی مەسەن هەرگەمە لەگەڵ باری دەرونی خەڵکی ماندووی هەرێمی کوردستانە بکە ئەتوانی بە بەرنامەی جوان ئەتوانی بە هێمنی بە نمەڵێکی هێمن دەنگی باشتر بەدەست بێن ئێمە تەجروبەمان لەبەردەستە یەکگرتووی ئیسلامی کوردستان تا ئەو کاتێک کە هێزێکی هێمن و میانڕەو بوو لە ڕاستیە لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان هێزی سێم بوو بەڵام دواتر فعلەن و ئەوانی کە بەناوی نوێنەرایەتی خەڵکەوە قسەیانە کرد بینیمان لە ڕاستیە لە بەردەم دەنگی خەڵکی کوردستانە دەنگەکانیان لە چه ئاستێکە ئێمە خوانە خواستە بێڕێزی بە دەنگی هیچ کەسێک ناکەین قسەکە لەسەرەوە نییە قسەکە لە قسەی قەبەیە قسەکە لەسەرەوەیە کە ئەم هێزانە لە ڕاستیە بەپێی حەزمی خۆیان ڕانەکێشە ئەم هێزانە زیاتر لەوە ڕایەنەکێشە بەردەوام بەناوی خەڵکەوە قسەیانە کرد لە ڕاستیە سندوقەکانی دەنگ پێیان وتی ئەوان خاوەنی هەموو خەڵک نین ئەشێ مەسەلەن بەشێکی دەنگی خەڵکیان لابێ بەڵام خاوەنی بەشی ڕاهای دەنگی خەڵک نین لەبەرمان بەناوی هەموو خەڵکەوە قسەکردن بخۆی جۆرەکە لە ستەم بخۆی جۆرەکە لە زۆڵم ینی ئەوان چێ ڕێگەی پێداوان کە بەناوی هەموو خەڵکی کوردستان و قسە بکەن لە کاتێکە تۆ سندوقەکانی دەنگدان لە بەردەمتایە یعنی تا ئەم لەحزەیە ئێمە بینین لە ڕاگەیاندەکانیانەوە مەسەلەن چەمکی سیر بەکارن دەسەڵات ئەم دەسەڵاتە یەکاکە خۆ دەسەڵاتە وەکو گزارشتە لە خەڵک لە نووسینێکی ئاڵێ خۆ لە جەزیرەی واقعەوە نهاتووە خواستی خەڵک هێناوێتی ئەگەر تۆ لە بەردەم سندوقی دەنگدانە دەنگت هێناوە و هێزە سیاسیش خەڵک دەنگی پیاوە خەڵک متمانەی پیاوە لەبەرەوە ئەبێ واقعی مامەڵە بکەین لە ڕاستیا بەپێی حەزمی خۆمان ڕابکێشین و ئەو هێزە نەبین مەسەلەن هەموو شتێک ڕەفس بکەینەوە تۆ تا ئەو کاتەی کە قەناعەتت واوێ پارتی دیموکراتی کوردستان هێزێکی ئەساسی و هێزێکی دیموکراسی و گەورەترین هێزی سیاسی هەرێمی کوردستان نییە ناتوانانی مامەڵە لەگەڵ پرۆسی حکومڕانێتی هەرێمی کوردستانی شابکەین چکەوە خەڵکی کوردستان و متمانەیەوە لەبەرەوە بێ حەزمی خۆ بزانی و حەزمی لایەنە سیاسەکانی تریش بزانی کاک سامان کاتێەوە هاتووە بەشی لەو هێزانە ئاوڕێ لە کارنامەکەیان بنەوە چونکەوان لە کاتی انتخاباتە بۆ نمونە کارنامە و دروشمی جوان و دروشمی بە باقوبری و بریسکەداریان بەرزکردەوە و زۆر جار جێگە سێری کارنامەی بەشی لەو حیزبانە بکەی ڕەنگە بەشی بەڕێوەبرنی ئیمپراتۆرێتێک کارنامەیان خسبێتە ڕوولەوەی کە ئەوان ئەگەر حکومڕان بنیان بەشدار بن لە حکوومەت چیەکەن ینی هەز ناکەی بەرەو کۆتایی بەرنامە کاچین پێم خۆشە سەرنج لە باولو بارەوە بزانم کە کاتی ئەوە نییە و حیزبانە لە جیاتی بانگەشی هەڵبژاردن کارنامەکانیان بەکردنی بکەن بەدڵنیایی بەڕاستیەکەی کاتی ئەوە هاتووە کە ئەو حیزبە سیاسیانە لە دروشم بازی لە ڕاستیا دوور بکەونەوە و هەموو جارێکیش بەوە خەڵکی کوردستان نەخەڵتێن بڵێن ئێمە براوی یەکەمی هەڵبژاردنەکان نین ئەوە بۆیە ناتوانین ئەو بەرنامەی کە هەمانە جێبەجێ بکەین بای ئەوەی کە پشکتان هەبووە لە حکومڕانێتی هەرێمی کوردستانە خەڵکی کوردستان بینیوێتی لە ڕاستیە یعنی ئێوە نەتانتوانیوە مەسەڵەن تەجاوزی ئەو دۆخەی ئەوەی کە هەیە هەرێمی کوردستان کەن شتێکی جیاوازترتان پێشکەش نەکردووە ئەگەر بۆ نمونە مەسەلەی با بڵێنە و 48 ملیۆن دینارەی پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانتاران بە نمونە وەربگرین ئێمە بینیمان لە ڕاستیە یعنی شتێکی جیاوازمان نەبینی کە ئەو پەیوەست بێ بەژیان کەسمان نەبینی مەسەن لە ئەوەندام پەرلەمانانە بێت و بێمنەتی خۆی دەرببڕێ و بەعکسەوە ئەگەر چەندانەیەکی تیا بێەوە ئەندام پەرلەمانەکانی ئێمە بوون ئەوەی ئەوان نەبوون لەبەرەوە ئەو نمونەیەم بۆ ئەوە بوو لە ڕاستیەوە سادەترین نمونەیەکە لە بەرچاوی خەڵکە ئەوان شعاری گەورە بەرزەکەنەوە مناڵی خەڵکیان ئەناردە سەرجادە و لە ڕاستیە فەوزایان پێێنانەوە و دروستیانەکردن و بە کوشتیانەدان و دواتر بۆ مەرام و مەکسەبی سیاسی بەکاریانەهێنان چەندین خەڵکیان مەسەلەن لە شەقامەوە دوار شەپۆلی ناڕەزایەتی خەڵک کەوتن ئەوانیان قۆستەوانی خۆیان پێگەیاندە پەرلەمان و دوجار بینیمان مەسەلەن شەڕی بەدەستهێنانی ئیمتیاز و بەرژەوەندەکانی خۆیانیانە کرد لەبەرەوە لە ڕاستیە خەڵکی کوردستان ئێستا لەوە هۆشیارترە لەوە تێگەیشتتر و پێگەیشتوترە لەوە باشترە زانێ و دیدگای فراوانی هەیە و ئازانێم حیزبە سیاسیانی کوردستان بەچی ئاقار و بەچی ئاراستەیەکە هەنگاوەنین
و متمانە پێدانەکەی خەڵکی کوردستانیش لە ڕاستی ئەوەی سەلمان ئەو ڕیزبەندی و ئەو کەمکردنەوەی ڕیزبەندی و پلەبەندی دوای یەک کە ئێستا لە ڕاستیە ئەتوانی بڵێن بە میل لە هێزێکی سیاسی و پارتی دیموکراتی کوردستان دوورن. پارتی دیموکراتی کوردستان هەر ئێستا واز لە نیوەی کورسەکانی خۆی بهێنێ لە ڕاستیە هێشتا هەر زۆرینەیە. کەواتە ئەبێ لەو واقعە سیاسی تێبگەن، لەو گۆڕینی نەخشە و دیزاینی نوێی هەرێمی کوردستان تێبگەین و هیوادارین بەو ئاقارە هەنگاو بنین کە جۆرێک لە ئارامی و هێمنی لە ڕاگەیاندنەکانیانەوە دەست پێ بکەن بۆی بە هەمومان هەوڵ بدەین لە ڕاستیە سەقامگیری هەرێمی کوردستان بپارێزین و حکوومەتێکی بەهێز بنیاد بنین کە هەرێمی کوردستان و بەیەکەوە چونکە چارەنووسی خەڵکی کوردستان لە ڕاستیە وەکو مەسەلەی کەشتێکە وایە و هەمومان لەناو ئەو کەشتیان و پێویستە بە هەمومان هەوڵ بدەین ئەو کەشتێ بگەینە کەناریارە. دەستان خۆش بە کاک سامان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەکە و سوپاسی جەناب دەکەین کە لە ڕاهەمەدا بووین. ئازان تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ.